سەبارەت بە کارەکانی لیژنەی شارەزایان ئێمە هێشتا گەیشتنە قۆناغێکی زۆر باش دوای ئەوەی کە نزیکی 1000 کەس فۆرمی کاندید بوونیان پێشکەش کردبوو لەم 1118 کەسیان گەیشتنە قۆناغی کۆتایی و ئەوانی تر ڕەتکرانەوە و داوان لێکرا کە تانە بدەن لە بڕیای ڕەتکردنەکەیان بۆ ماوەی هەفتەیەکە دەیانەوێ و ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزان پەروەندە و ئەوراقی ئەم 118 کەسە ئاراستەی وەزارەتە پەیوەندیدارەکان دەکەین بۆەوەی وردبینی بکەن لە بڕوانامەکانیان لە پاشخانیان لە حکومدانیان حکوم نەدانیان ئەم بابەتانمان بۆ ڕوون دەبێتەوە تا دوای ڕەمەزان دەست دەکەین بە چاوپێکەوتنی یەکێک لەگەڵ کەسانە بۆ ئەوەی لە نێوان ئەم 118 کەسایان کەمترە بتوانین 9 کەس هەڵبژێرین پێش تەوابوونی مانگی تەمووز. شانی باسا 20 کورد لە نێو ئەو ناوانەدا هەیە لە پارێزگاکانی دهۆک و سلێمانی و هەولێر و کەرکووک و ئەنجومەنی کۆمسیارانیش کە پێی دێ لە 9 کەس 2 کوردە 2 عەرەبی سوننەیە و 5 عەرەبی شیعەیە. تا ئێستا سەرۆکی کۆمیسیۆن لە کورد بووە و چاوەڕوان دەکرێت کە لە خولی داهاتووش سەرۆکەکەی هەر کوردبی. بەنسبەت ئەم کۆمیسیۆنەی ئێستا ئەگەر متمانەی لێوە بژرێتەوە یان وەرنەژرێتەوە لە 29 ماوەی یاسای ئەوانە تەواو بووە ئەبێ کۆمیسیۆنەشی نوێ دەست بەکار بی.